لەبارەی پەیوەندیەکانی عێراق و دەسەڵاتی نوێی سووریا عێراق لە کوێی هاوکێشە سیاسیەکانی مەلەفی سووریایە و پەیوەندیەکانی نێوان عێراق و دەسەڵاتی نوێی سووریا ئێستا لە چه ئاستێکدا شۆڤێن بابەتە زیاتر لەگەڵ میوانەکەمان بەڕێز ئەنوەر حسێن شۆڤەکاری سیاسی دەکەین کە بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵمانە. کاک ئەنوەر سپاس بۆم دەرفەتە بەخێر بێ. کاک ئەنوەر دەمەوێت ڕابۆچوونی جەنابتان بزانم و خوێندنەوەتان بۆ بارودۆخەکە پێتان وایە لە دوای ڕووخانی ئەسەد پەیوەندیەکانی نێوان عێراق و سووریا چی بەسەردێ؟ زۆر سپاس بۆ ئێوە. لە ڕاستیا پەیوەندی نێوان سووریا و عێراق پەیوەندیەکی تاریخی یانی جگە لەوەی کە گەڕێتەوە بۆ کاتی زمانی ئیمامی عەلی و بەشێک لە شوێنە پیرۆزەکانیش لە دیمەشقن، بەڵام لە دەورانی تازەشە بە دوای دروستبوونی دەوڵەتی سووریا و دەرێنانی لەژێر ئینتیدابی فەڕەنسی پەیوەندیەکانیان باش بوو، هەردوو لایەن حیزبی بەعسیان هەبوو تا دەورانی شەڕی عێراق-ئێران کە سووریا تەییدی عێراقی نەکرد بەوە پەیوەندیەکانیان کۆتایی پێهات. سەدام حوسێن پەیوەندیەکانی کۆتایی پێنا و لە 82 هەم ئەو خەتی نەوتی بانیاس کەرکووک بانیاسیان داخست و دواتریش خەتی سکەی حەدیدی نێوان مووسڵ و حەڵەبیان داخست تا 1990 جارێکە تاڕق عەزیز سەردانی عێراقی کرد، سەردانی سووریای کردەوە پەیوەندیەکانیان ئاسایی بووە و لە 98 هەوڵیاندا سەر لە نوێ ئەو خەتی کەرکووک بانیاسی نەوت بکرێتەوە. لە 2000 دانیشتێکی سێقۆڵیان کرد بۆ ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانیان بە تایبەتی سەبارەت بە ئاو تورکیا و عێراق و سووریا و لە دەورانی تازەشە لە 2003 بەشداری هاوپەیمانەتی نێودەوڵەتی نەکرد دژی عێراق بۆ ڕووخانی ڕژێمی سەدام حوسێنەوە کاتی کە هاوپەیمانی نێودەوڵەتی وایە بۆ دەسەڵاتی نوێژ ئەو پەیوەندیانە هەر هەبێت. لە 2004 کە دەوڵەتی تازای عێراق دروست بوو سووریا پشتیوانی ئەیاد عەلاوی کرد و سەردانیشی کرد و ئەوە جێگای سەرنج بوو. ئەویست پشتیوانی لە سونیەکان بکە، بەڵام 2000 ئەو پرۆسەیە کۆتایی پێ لە دەورانی ئێستاە. بە نظری من عێراق یەکێک لە وڵاتانەی کە بۆ عێراق زۆر گرنگە سووریایە و بە هەمان شێوە یەکێک لە وڵاتانش کە بۆ سووریا زۆر گرنگە عێراقە، جگە لەوەی کە سنوورێکی پاڕوپۆڕی 600 کیلۆمەتریان هەیە بە تایبەتی عێراق لە دوای عەرەبستانی سعودی و ئێران سنوورێکی پانوپۆڕی هەیە لەگەڵ سووریا و دوای هەردووکیان دوو دەوڵەتی عەرەبین و هەردووکیان دوو دەوڵەتی جامیعەی عەرەبین و لە ئێستاە لە ڕاستیە ئەو پەیوەندیانە وەستاوە لەسەر بارودۆخی تازەی سووریا بە چه ئاڕاستەیەکە ئەڕوا. بۆ خۆتان نەزانن لەو دەورانەوە کە باسم کرد و بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی و پێشتریش سووریا بە پێچەوانەی زۆربەی وڵاتانی عەرەبی کەوتبووە دەرەوەی هەژمونی وڵاتانی عەرەبی و سونی و عەرەبستانی سعودی و لە جامیعەی عەرەبیش نەمابوو بۆ دەرکرا بوو، بەڵام بەواتایەکتر کەوت بۆ ژێر هەژمونی کۆماری ئیسلامی ئێرانەوە. هەمیشە خۆشتان نەزانن قاسم سلێمانی گوت یەکێک لە پایتەختەکان تاران نییە کە پایتەختی کۆماری ئیسلامی ئێران دیمەشقیشی لەگەڵ بۆ حەقەتەکەشی وابوو ئێران تەواو کۆنتترۆلی سووریای کرد بوو خست بووە ژێر هەژمونی ئێرانی شیعی خۆیەوە و بە تایبەتی چەقی هیلالی شیعی بوو لە تارانەوە تا ئاگەشتە جنوبی لوبنان. ئەم دەورانە بە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و کۆتاییهاتنی ڕژێمی بەشار ئەسەد لە 8 دیسەمبەر هەستەکەی ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە. بەچی؟ بەوەی کە چ محەممەد جۆلانی وەکو کەسایەتێکی سنی و خلافی لەگەڵ هەم شیعەکان و هەم لەگەڵ هەژمونی ئێرانی و هەم لە لایەکی تریشەوە وەکو کارکتەرێکی ئیسرائیلی تورکی ئەمریکی ئەتوانێت مخالفی زۆری ئێران بێ و بە هەمان شێوە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیتان وەفدی وڵاتانی عەرەبی سەردانیەکەن گۆی کە پەیوەندیەکانیان ئاسایی کاتەوە. ئەمە لە بواری سیاسیە تەسەورەکەم یەک گرفت هەیە لە بەردەم حکوومەتەکەی سوودانی نەک لە بەردەم حکوومەتی عێراقیە، گرفتێکی گەورە هەیە لە بەردەم حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی. محەممەد شیع سۆدانی مەیلێکی زۆری هەیە بۆ ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی لەگەڵ سووریا و بچێتە ناو ئەو ئەجێندا ئەمریکیە کە ئێستا لە ئیدارەی منتیقەکەدا و لە هەفتووی ڕابردووشدا سەردانەکەی بۆ عەرەبستانی سعودی بۆ لای محەممەد بن سەلمانی ئەمیری سعودیە هەر بوو ئەو مەبەستەیە کە بیەوێ سعودیە دەخالەتێک بکوە پەیوەندیەکانیان ئاسایی کاتەوە لە ناو جامیعەی عەرەبی زۆرتر ئەکتیف کرێ. ئەمە نابێتەوە ئەوەی کە پەیوەندیەکانی لەگەڵ ئێران تێک ڕێک دقیقەن محەممەد شیع سۆدانی ترسی لەوە هەیە کە ئەگەر ئەم پەیوەندیانە خێرا لەگەڵ سووریا و محەممەد جۆلانی ئاسایی بکاتەوە گرفتێکی گەورەی بۆ دروزە بێت کێیە لە هەلومەرجێکا کە ئەمریکا فشارە خاتە سەر حکوومەتی عێراقی و بە خودی لە
لە دوو حوتی ڕابردوو یەکێ لە یاریدەدارانی وەزیری دەروی ئەمریکا کە سەردانی عێراقی کردو بە سودانی و تۆ ئێوە پێویستە فشاری زۆرتر بکەن و حەشدی شعبی هەڵوەشێتەوە ئەو لە وەڵام داوتێتی ئەو کارە بە من ناکرێت و تویانە کەواتە خۆمانێکین بۆیە سۆدانی لە بەردەم گرفتێکی گەورەیە لەلایەکەوە لەناو خودی عێراقا سیستەمە سیاسیەکە سیستمی سیاسی عێراقی بەدەست ڕاستە مالیکی ڕێی زۆرایە بەڵام لە ڕاستیە هێندە کاریگەر نییە ڕاستە سوپایەکی بەناو نیشتیمانی هەیە بەڵام حەشتی شعبی کۆنتترۆلی بارودۆخی کردووە و بۆیە لە چەند مانگی ڕابردوو دوای ئەو گرفتانەی کە گوایە جاسوسی کراوە بەسەر مەکتەبەکانی مالیکیەوە مالیکی داوای هەڵبژارنی پێشوەخت بکرێ و تەنانەت سۆدانی دوور بخرێتەوە و تەنانەت چانسی ئەوەی نەبێ هەڵبژارن لەبەر ئەو مەیلەی کە بۆ ڕۆژاوە و ئەمریکا و سعودی هەیەی خۆی لە ڕاستیە وتی کە جاسوسی بەسەر مەکتەبەکە و هێزەکانی ئێمەوە کراوە کە حقیقەتی شتیا بوو بەڵام لە ئەسڵا ئەوەی جەنابتە چ مالیکی چه هێزە شیعەکان و پێم وایە تا خودی کۆماری ئیسلامی ئێرانی شتەیەگەن کە سودانی ئەوێ لەنا ئەو هەژمونە شیعە ئێرانیە دەرچێ نەجاتی بێ ئێران لە سووریە زیانی زۆری کردووە بهێڵێ لە عێراقیشە و زیانە بکات ئایا مەسەلەن سودانی ئەتوانێت ئەمە بکە و ئایا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پشتیوانی لەم کارەکەکتراکە کە بە نەزەری من ئەیکا ئەوێ سودانی لە هەڵبژارنەکانی داهاتووە کارکتەرێکی بەهێز بێ و بتوانێ کورسیەکی زۆری پەرلەمانی کۆ بکاتەوە و بە نەزەری خۆم وا تەسەورەکەم هاوپەیمانەتێکی لەگەڵ مختەداسەتر بۆ پێک بێنێ کە بتوانێت حکومەت جارێشکە بگرێتە دەست و عێراق لە هەژمونی ئێرانی نەجاتی بێ کەەوە کارێکی ئاسان نییە بەڵام بە نەزەری من ئەوە دیوە سیاسەکەیەتی دیوە اقتصادیەکەشی عێراق و سووریا زۆر گرنگن یعنی ئەو خەتی نەوتەی بانی کەرکووک بانیاس کە لە 1970 داخراوە ئێستا ئەکرێ ئەم خەتە بکرێتەوە و عێراق لی سودمەند بێ و سووریاش داهاتی گۆمرگی خۆی وەربگرێت کە بۆ هەردوو لایەن قازانجەوە ئەو خەتی سکەی حەدیدی کە لە بینی مووسڵ و حەڵەبایە لە بینی سووریا و عێراق ئەکرێ جارێشکە سەر لە نوێ ئەکتیڤ بکرێتەوە بۆ معلوماتی جەنابتان لە 2023 سودانی لەگەڵ ئێرانیەکان ڕێکەوتنیشی کرد بۆی کە خەتی شەمەند نەفەر لە مینای خومینی لە خوزستان و بێتە سەر لە شەلەمچە بێتە بەسرا و لە بەسراوە ڕێک بڕواتە سەر دەریای لاسقیە لە دەریای سپیناوە ڕاست هەدەفەکەی ئێرانەوە بوو کە دەستی بگا بە دەریای سپیناوە ڕاست و وەکو چاودێرانی ئەوروپیەڵێن بۆەوە بوو کە چەکوچۆڵی زۆر بنێرێ بۆ سووریا و حیزب الله و خەتێکی تاران تاوەکو لوبناان دروستکە لە ڕێگای سکەی حەدیدیەوە ڕێکەوتنەکەشیان بەردیمناقەکەشیان داناوە بەڵام ئەوە دیارە ئیتر بەو شکڵە نابێ ینی ئێران ناتوانێت بەشداری بکە بەڵام عێراق بۆ خۆی توانێت ئەمە بکە هەر بۆیە دوای ئەمە دوای دانانی بەردیمناغی ئەمە لە مانگی ئابی ئەمساڵ ئەردۆگان وەفدێکی گەورەی سیاسی و مخابراتی و اقتصادی هاتن بۆ بغا لەگەڵ سودانی دانیشتن باسییان لە چی کرد لە ڕێگای گەشە خەتێکی دیسان خەتێکی شەمەند نەفەر کە وڵاتانی کەنداوی عەربی ئەبەستێتەوە بە ئەوروپا بڕاتە سەر دەریا لە ئەوروپا تورکیا بۆچی ئەمریکا تورکیا لە بەرامبەر ئەو پێشنیارەی ئێران خەتی شەلەمچە تاوەکو لاسقیە بڕوا هەستی کرد کە بۆ خۆی توانێت ئەم کارە بکە بۆیە ئێستا عێراق هەموو ئەمانەی لە بەردەمە یعنی عێراق توانێت ئێستا عێراق ئەگەر ترسی لە تورکیا هەبێ کە ئەم خەتە نەکە ڕێگای گەشەنەکە ئەتوانێ ئەو خەتی بەسڕا تاوەکو لازەقیە بەرێ و بەبێ ئەوەی ئێرانی تیابێ ولو لاشەوە تورکیا ئەتوانێت ئەچووکە عێراق خۆتان زان عێراق بەگومانە لە تورکیا و تورکیا جگە لە مەجاڵی اقتصادیەکە ئێستا بینن چه هەژمونێکی هەیە و تورکیا چاوتێبڕینێکی تەماعکارانەی هەیە لە ویلایەتی مووسڵ و حەلەب تورکیا بە تەنها بەرژەوەندی ئابوووریەکان لێک ناداتەوە لەم ئاڵوگۆڕانە ئەوێ مەسەلەن هەموو مووسڵ داگیر بکە وەکو خۆیڵێ ئەوانە حەقی من بوون لە دوای شکستی ئیمپراتۆر ئیسماعیل لێمەرگیراوەتەوە و حەڵەب ئەوێ ئەمانە جارێشکە بگەڕێتەوە بۆیە عێراق لە پەیوەندەکانی لەگەڵ تورکیا بەگومانە بەڵام لەگەڵ سووریایە کە ئێستا هەیە وەکو وتم دوو دەوڵەتی عەرەبی و دوو دەوڵەت ئەندامی جامعە عەرەبین و لەناو ئێستا لەناو هەژمونی خۆراوە و ئەمریکا و یەکێتی ئەوروپاشا جێگایانە بێتەوە ئەم دوانە بە تایبەتی سودانی بۆیە بە نەزەری من نەتوان ئەو پەیوەندیانە بەو ئاراستەیە بەرن بەڵام دوو ئەوکوتم جگە لە مەترسی ئێران لەسەر هەژمونی عێراق کە تا ئێستا هەیە باشە خۆشت باس لەوە کە هەژمونی شیعە لە ناوچەکەدا مەترسی یەکەم بێتەوە پێت دوایە ئەمە لە سوودی عێراق یاخود لە زیانیەتی وڵا لە ڕاستیە
بەو پێی ئەکسەریەتی خەڵکی عێراق شیعان زیاتر لە 16 عێراق دانیشتوانی عێراق شیعەیە لە دوای ڕوخانی باسەوە هەژمونێکی گەورەی کردووە کۆماری ئیسلامیە ئەو بۆ معلوماتی جەناب لە دروستبوونی عێراق و لە بیستەکانە تا ڕوخانی باس بە 80 ساڵ حکمی سونەکان عێراقیان وێران کرد جگە لە شۆڤێنیزم و جگە لە تعریب و لە کوشتنی خەڵکی عێراق هیچ دەستکەوتێکیان بۆ عێراقیان بدێنە لە 2003 بەداخەوە هەژمونی شیعەکان لە عێراق نەیتوانی هیچ دەستکەوتێک بۆ عێراق بەدی بێنێ یعنی عێراق بۆ بە قوربانی ململانەی شیعە و سونە و بۆ بە ململانە ینی عێراق لە عێراق بۆ معلوماتی جەنابتان ئێستا مانگانە 9 میلیارد دلار نەوە دەفرۆشێ یعنی ساڵانە زیاتر لە 110 میلیارد دلار نەوە دەفرۆشێ بەڵام خەڵکی بەسرا ئاوی شیرینیان نییە بۆ خواردنەوە و مثلەن سادەترین خزمەت گوزاری نییە لە ئەنبار و لە مووسڵ هێشتا مووسڵ ئاوادان نەکراوەتەوە دوای ئەو وێرانکاریانەی دیبەشق ئەم وڵاتەکەەوە تا چی دەستکەوتەوە بۆیە بە نظری من عێراق باجی ئەمەدا ئەبێ خۆی دەرباسکە عێراق ئەگەر نێوێ لەژێر هەژمونی سنیش بێ لە داهاتوو کە عەرەبستانی سعودیە نوێنەرایەتیەکە ئەگەر بە کورتی وەڵام لەژێرەوە هەژمین ئەم دۆخەی کە لە سووریا هاتوۆتە ئاراوە پێشبینی چیە بۆ داهاتووی ئەم دوو وڵاتە ئایا پەیوەندیەکانیان باشە بن زۆر بە کورتی ئەبن بە دۆستیەک لە ڕاستە هەر وەکوتم ینی پەیوەندی هەیە بۆ ئاڵوگۆڕانەی کە داهاتوو لە عێراق ڕۆدا بە تایبەتی کەمکردنەوەی نفوزی شیعە ئەگەر تەقیر شام هەر لەسەر دۆر بمێنێ ئایا ئەتوانین لەگەڵ عێراق ببێ بە دۆست بێگومان هیچ چارەسەرێکی تریان نییە و ئەم بۆشایە ئەگەر سووریا دۆستایەتێکی ناچاریە نەخێگەر ئەم دۆستایەتە پڕنەکەنەوە تورکیا ئەمەش پڕکاتەوە و ڕەنگە ئەم سنوورە مەترسیداریش بێ و بە نظری من عێراق لەبەرەوەی لە هەرێمی کوردستان دیفاکتۆیەکەی ئەزمموی باش کوردستان لە ڕۆژاوەش هەسەدە ئەزمموونێکەیە بۆی ڕەنگە هەردووچان توان لەم ڕێگایە و پەیوەندەکانیشان باشترکەن چکە ئەوان نە سووریا نە عێراق بەقەدەر تورکیا مخالیفی ئەم ئەزمموی باشوور و ڕۆژاوی کوردستان نین بەڵێ زۆر سپاس بۆ پارێزان وەرحسێن شۆ بەکاری سیاسی سپاس لەگەڵمان بووی سپاس.